کاتی کۆتایی فەرەترکردنی دەسەڵاتی قەرزکردنی ئەمریکا نزیک دەبێتەوە، بەڵام هەندێک لە ئەندامانی کەنگرس بە هیوان وڵاتەکە پارەی کاش و یاخود نەختینەیی تەواو نەبێت. لە چاوپێکەوتندا لە کەناڵی فاکس نیوز کێڤین مەکارتی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی کەنگرس ستایشی ئەو ڕێکەوتنەی کرد کە بە شێوەیەکی بنەڕەتی لەگەڵ جو بایدن سەرۆکۆماردا کردوویەتی. ئێوە مەرجی کارکردنتان هەیە بۆ ئەوەی یارمەتی خەڵک بدەن لە هەژاری دەرچن و بچنە سەرکار. چاکسازیت هەیە کە دەتوانین شتەکان دروست بکەین، قردێ لە سوورەکە ببڕین. ئێمە سنوورێکمان دانا بوو ئەوەی سەرۆک نەتوانێت تەنها پارە بە شێوەیەکی بەرفراوان خەرج بکات. ئێمە لە ڕاستیدا کەمتر خەرج دەکەین لەوەی ساڵی ڕابردوو خەرجمان کرد. ئەوە لە کۆنگرێس ڕووی نەداوە، بۆیە ڕەنگە هەموو شتێک بۆ هەموو کەسێک نەکات، بەڵام ئەمە هەنگاوێکە بە ئاڕاستەیەکی دروست. سەرڕای ئەوەی هەندێک لە یاسادەنەران لەسەر تۆڕە کۆمەڵایەتەکان ڕەخنەیان لە ڕێکەوتنەکە گرتووە، نوێنەری کۆماریەکان داستی جانسن بە بەرنامەی CNN وت لە چەندین کۆنە پارێزە سەرەکیەکان بیستویەتی کە دەنگ بە ڕێکەوتنەکە دەدەن. کەسانی کۆڕبەندی ئازادی دەبێت دەنگ بەم پاکێجە بدەن، کەواتە کاتێک دەڵێت کۆنە پارێزان نیگەرانیان هەیە، بەڕاستی ئەوە لە هەرە کەسایەتە کۆنە پارێزەکانە. بە زۆری کۆماریەکان لەم کۆنفرانسەدا بڕیارە پشتگیری لە ڕێکەوتنەکە بکەن، چۆن نەیان دەتوانی گرێبەستێکی ناوازەیە. فراوانکردنی مەرجەکانی کارکردن بۆ بەشێک لە وەرگەرانی کارتی خۆراک لە نێوانیان هەندێک لە دموکراتەکاندا نێگەرانی دروست کردووە. لە نیویاندا ئەندامی ئەنجومەنی نوێنەران پەرامێلا چایاپاڵ کە هەروەها لە کەناڵی CNN دەرکەوت. لە ڕاستیدا بە هەندێک خەملاندن بارگرانیەک لەسەر خەرجیە کارگێڕیەکان دروست دەکات کە لە ڕاستیدا بەترە بۆ تێچوونی گشتی بەرنمەیەکی لەو جۆرە. هەروەها باسی ئەو کەسانە دەکات کە برسین، کەسانێک کە تەنیا پێویستیان بە کەمێک هاوکاری کاتی هەیە. پێشەوەی دەنگ بە ڕێکەوتنەکە بدات، جایاپاڵ وتی پێویستی بە وردەکاری زۆرتر هەیە. ئەمە بەواتای ئەوەیە جگە لەوانەی بۆ سەربازە دێرینەکان دانراون بۆ ئەو کەسانەی کە بێخانومانن، یاخود بۆ ئەو کەسانەی کە لە ژێر چاودێری بەخێوکردن لەلایەن خانەوادەی ترەوە دێنە دەر. کاتێکە لەلایەن بێژەرێکی CBSەوە پرسیاری لێکرا لەسەر ئەوەی کە ئایا هەموو دەنگە پێویستەکان بەدەست دیانن یان نە و دەتوانیت گەرانتی ئەوە بکات کە ئەمریکا لە قەرزەکانی دواناکەوێت، ڕێبەری دموکراتەکانی ئەنجومەنی نوێنەران حەکیم جێفرس بی چەند و چوون وتی بەڵێ ئەو ڕێکەوتنە دەوێت لەلایەن هەردوو ئەنجومەنی نوێنەران و سناتۆرانەوە پەسەند بکرێت. وەزارەتی دارایی ئەمریکا هۆشداری دەدات کە دەبێت تا 5 مانگی 6 ئاستی بڵندی قەرزەکان بەرز بکرێتەوە بۆ ئەوەی ئەمریکا بتوانێت هەموو پابەندبوونە داراییەکانی بگرێتەوە.